ساڵەهایە ترم زیاترە ناسم وەک لە مرۆڤی زیندوو. بۆ تاوێگە گەڕێمەوە ماڵەکەم. گەڕەکەکەی من ئەم گۆڕستانەیە. کە ئەڵێن کوشتنەوە یعنی کوشتنی کەسێک لە بەرامبەر تاوانێک. ئیتر تاوانەکە کوشتن بێ یاخود زینای ژن و پیاوەکان بێ، ئەمە کاری خەڵکی نییە، کاری هاوڵاتی نییە، بەڵکو سرف کاری دادگایە. ئەبێ قازی ئەمری کوشتنەوەی ئەو کەسە دەرکە کە تاوانێکی ئەنجام داوە و لە یاسا و لە دەستوری ئیسلامە حکمەکەی حکمی کوشتنە. کوشتنەوە لە تۆڵەی کوشتندا یان لە تۆڵەی تاوانی زینادا ئیشی خەڵکی نییە، بەڵکو شەریعەتی ئیسلام داوێتێ دەست